دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی لە بەردەم کۆمەڵێک لێپێچینەوەدا دەبینێتەوە کە بە دادگاییکردنی دەست پێ دەکەن. دوایەوەی دادوەر بە تۆمەتی دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردننی 2020 ڕۆژی 4 مارسی داهاتووی وەکو وادەی دادگای ترامپ دیاری کرد. ترامپ لای خۆیەوە ڕاگەیاند کە ئەویش هەنگاوی یاسایی خۆی هەڵدەگرێت. ترامپ لە نووسینێکدا لەسەر پێگەی تروس سۆشاڵی کۆمەڵاتی کە خۆی خاوەنێتی دەڵێت داوای پێداچوونەوە دەکەم. ئەمەش وەکو ئاماژەیەک بۆ دیاریکردنی ڕۆژی دادگاییکردنەکەی بەبێ ئەوەی کە ڕوونی بکاتەوە وادەی ئەو پێداچوونەوەیە چ کاتێکە. وادەی دادگای ترامپ لە سەروبەندی سێشەممەی گەورەدایە کە ئەو ڕۆژەیە دەنگدەرە کۆماریەکان زۆرینەی دەنگەکانیان بۆ هەڵبژاردننی ئامادەکاری حەزبەکەیان دەدەن. ئەمەش زەبرێکی بەهێزە بۆ ترامپ کە لە ئێستادا هەوڵ بۆ گەڕانەوە بۆ کۆشکی سپی دەدات. دادگایەکە 2 ساڵ پێش ئەو وادەیە دەکرێت کە تیمی بەرگری داوان کردووە. دوایەوەی دادگا ئەو 2 ساڵەی بە دوور و درێژ لە قەڵەمدا. تانیا چاتکن دادوەری فیدراڵی کە دادوەری ئەو دۆسیەیە جەختی کردەوە لەوەی جەماوەر مافی خۆیانە بە گەنانجامێکی خێرا و چالاک بۆ ئەم بابەتە، بەڵام وتی وادەی دادگاییەکە بە پێی پابەندی پیشەی داوەکرا و دیاری ناکرێت. دۆسەی دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردن یەکێکە لەو 4 دۆسەی سەرۆکی پێشووی ئەمریکا لە دادگا ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەمەش لە کاتێکدای هەڵمەتێک بۆ کاندیدبوونەوەی لا پارتی کۆماری بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ساڵی 2024 بەڕێوە دەچێت. سەرڕایەمەش لە سەروی لیستی ئەو ڕکابەرانەوەیە کە دانەوێت وەکو پاڵێوراوی پارتی کۆماری بۆ کێبڕکێکە سەرکەون. ڕۆژی هەینی ڕابردوو با تۆمەتی کۆسەبخستنە بەردەم پرۆسەی هەڵبژاردن، دۆناڵد ترامپ چەند خولەکێکی لە زیندانی فۆڵتۆن لە ویلایەتی جۆرجیا بەسەر بەرد. دوایەوەی وەکو هەر بەندکراوێکی ئاسایی هەموو ڕێوشوێنەکانی زیندانی بەسەردا جێبەجێکرا. دواتر با کەفالەتی $200,000 تا ڕۆژی دادگایی ئازاد کرا. ترامپ و 18 کەسی تر با تۆمەتی ڕێگری لە ئەنجامدانی هەڵبژاردن و چەندین تۆمەتی دیکە دادگایی دەکرێن. بۆ پێویستیانە دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی 2020 لە ویلایەتی جۆرجیا بکەن کە ڕکابەرە دیموکراتەکەی تیایدا سەرکەوت بوو. ئەوەی تا ئێستا بەلای چاودێرانەوە ڕوون نییە ئەوەیە هەنگاوی داهاتووی ترامپ چی دەبێت و چۆن خۆی لەو 4 دۆسیە قانونیە دەرباز دەکات کە لە دژی کراونەتەوە.